یانەی هەولێر پێش کۆتایی یاریەکانی خولی نابی تۆپی پێیانەکانی کوردستان بە هەفتەیەک نازناوەکەی بۆ خۆی مسۆگر کرد. لە چوارچێوەی یاریەکانی جەولەی 25ەم و پێش کۆتایی خولی یانە پلە نایابەکانی کوردستان یانەی هەولێری پێشەنجی ڕیزبەندی بە 45 خاڵ بوو بە میوانی یانەی هەندرێنی خاوەنی پلەی دووەمی ڕیزبەندەکە بە 43 خاڵ. ئەم یاریەکی یەکلاکەرەوە بوو بە تایبەتی بۆ یانەی هەولێر و بە بردنەوەی ڕاستەخۆ دەبۆ پاڵەوانی ئەم وەرزە. هەر بۆیە لە سەرەتاوە یاری زانانی یانی هەولێر باشتر دەرکەوتن و تەنها دوای تێپەڕبوونی 13 دقە یاریزان کۆسرەت باعث گۆڵی یەکەمی بۆ یانەکەی تۆمار کرد. دوای تۆمارکردنی ئەم گۆڵە یاری زانانی یانەی هەندرێنی خاوەن یاریگا چەند دەرفەتێکی گۆڵ تۆمارکردنیان بۆ ڕەخسا، بەڵام لە تۆمارکردنی گۆڵ سەرکەوتو نەبوون. لە بەرامبەردا یاریزانی یانەی هەولێر ڕامێر ئازاد لە دەقیقەی 42دا هەولێری کردە خاوەنی گۆڵی دووەم و ئەم گێمە بەم ئەنجامە کۆتایی هات. وڵا یاریەکە خۆ بینیتان یارێکی خۆش بوو، هەردوو لا فرسەمانە بوو، ئەمە توانین بڵێم سێ فرسە محققمان سواندێ، ئەوان دوو فرسان هەڵقۆستەوە توانیان دوو گۆڵ بکەن، بەڵام ئینشاڵڵا لە جێمی دووەم تەعویزی ئەو دوو گۆڵە دەکەین و ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین. لە سەرەتای گێمی دووەم و لە دەقیقەی 52 یاریزانی یانەی هەندرێن سینان جەمیل بە لێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی یەکەمی بۆ یانەکەی تۆمار کرد و جیاوازەکەی کەم کردەوە، بەڵام وڵامی یانەی هەولێر 3 دقیقی خایاند کاتێک یاریزان ڕامێر ئازاد لە هەوڵێکی تاکە کەسی گۆڵی دووەمی خۆی و سێمی یانەکەی تۆمار کرد و یانەی هەندرێنی بێهیوا کرد. لە دوا دقیقەی زیادکراوی ناوبژیوانیش یاریزان دڵدار ئیبراهیم کەراهێنەر لە گێمی دووەم بەشداری پێکرد، ناوی خۆی خستە لیستی گۆڵکەرانەوە و گۆڵی چوارەمی بۆ یانەکەی تۆمار کرد. سەرنجام یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە بەرژەوەندی یانەی هەولێر کۆتایی هات. بەم بردنەوەیەش یانەی هەولێر نازناوی ئەم وەرزەی خولیانە پلە نایابەکانی کوردستانی بەدەستێنا. سەبارەت بە یاریەکە ئێمە یاریەکەمان دۆڕاند دەکا بتوڵەکەشمان دۆڕاند ئیدی یاری تۆپی هەمشتەی ڕوودا ئێمە لە سەرەتادا بەڕاستی فرسەمان هەبوو بەتەوەقع دخمەکە بێت و فرسەکانمان استقلال کرد لەوانەیە وەزعەکان دەگۆڕا بەهەرحاڵ ئێمە لە تیبێکی باشمان لە تیبێکی باش و گۆرەمان دۆڕاندیا ئەوانیش توانای یەکەم بوونیان هەبوو بەڕاستی ئێمە بتوڵەمان دۆڕان بەڵام یانەی هەندرێن یانەیەکی گەورەی ئێستاش ئێمە هەم توانیمان باشترین فەریق بوون لە تەرتیبەوە کە دەتوانم نزیکەی 15 تاکو 16 دەورەی مە لە تەرتیبی یەکەم بووین. هەندرێن منافسمان بوو توانیمان ئەمڕۆ لە هەندرێن بینەوە بەبێ ئەوەی ئاور لە یاری بروسک بدەنەوە، بەڵام ئەم جوودە بە تەنیا ئیسەمیر بابوونیە بەڵکۆ دەستەی کارجێریە ئەوەی هەرە زۆر دەستکەوتەکە من بۆی دەچم بۆ یاریزانەکان. دوای ململانەیەکی بێز لە نێوان چواردە تیب سەرنجام یانەی وەرزشی هەولێر یەک هەفتە بەر لە کۆتایی هاتنی یاریەکان نازناوەکەی لە بەرژەوەندی خۆی یەکلای کردەوە، بەمەش بۆ چوارەم وەرز لە سەرێک یانەیەکی شاری هەولێر دەبێتە پاڵەوانی ئەم خولە. ڕەنجە ڕەحمان، کەناڵی کورسات، هەولێر.